گەرچی هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە لە قەیراندایە، بەڵام ڕۆژ دوای ڕۆژ سیتی و پرۆژە نیشتەجێبوونی نوێ بنیاد دەنرێت بێ ئەوەی هیچ لە قەیرانی نیشتەجێبوون کەم بکاتەوە. خاوەنی نووسینگەکانی عەقارات باز لەوە دەکەن ئەو پرۆژانەی ئێستا دێنن نێو بازاڕی نیشتەجێبوون پشت با خوێندنەوە و پلانی زانستی و ئابووری نابەستن، بۆیە بەشێکیان شکستیان هێناوە. باسیش لەوە دەکەن دەستێک هەیە کار دەکات بۆ ئەوەی وەبەرهێن لە کوردستان وەدەربنرێت. گرنگترین شت ئەوەیە هەموو ئەو پرۆژانی کە لێرە دەڕوا بەبێ دیڕاستەکردن ئەنجام دەدرێت، بەبێ توێژینەوە ئەنجام دەدرێت. لە بە هەندێک شکستێکی زۆرەیە و دەستێکی زۆر ناشرینیش هەیە وا لە وەبەرهێنی ئەو کوردستانە دەکرێت کە ژینگەی لێ قەڵس بیتەوە بتوانانی دەرپەڕێتن. لە کۆتاییشدا ئەمە بانگێشەی ئەوە دەکەین وەبەرهێن لە دەرەوە بینین ناو کوردستان، لە واقعیشدا کە دەبینین وەبەرهێن لە کوردستان دەستە دەرەوە. دەبینی بە بەردەوامی مەشارەعێکی زۆرتر و زیاتر مەسەن لێتە بازار بە کوالیتێکی خراپ بۆ ببێ بۆ نمونە چاودێریکردن تەماشا دەکەی نەتیجەکەی چییە؟ سوخەکان چۆلن، میسالەن پرۆژەکان بۆن بە تەواو نەکراوی بەجێهێڵدراینە. ئەمە جوای کردیە لە ئاسی بازاردا بێمتمانەی دروستکە. بەشێک لەو پرۆژانە بە کوالیتی بووە، بەشێکیشیان مەترسی گەورەی تێدایە، پێویستە خەلەلی تێدا دیاری بکرێ لە بواری کارەبا، لە بواری مەسعات، لە بواری ئاوەڕۆ، لە بواری سەلامەتی، لە بواری ئاگرکەوتنەوە. پێویستە ئەو پرۆژانێک کە مەشاکلی تێدایە زوو دەستنیشان بکرێت، چونکە ئەمە پێشبینی دەکەین خوا نەخواستە 2 ساڵی دی 3 ساڵی دی ئەگەر زوو هەندێک کەم و کورتی بە خێرایی دەستنیشان نەکرێ مەترسی دروست دەبی لە سەرژیانی ئەو کەسانێک کە لەو پرۆژانەنە. بەشێک لە پرۆژەکانی نیشتەجێکردن لە هەرێمی کوردستان کە لە دوای ساڵی 2003ەوە بنیاد هەنراون، کێشە و تەنانەت مەترسی گەورەیان تێدایە، وەک کێشەی ئاوەڕۆ و کارەبا و بەرزکەرەوە و ئاگر کوژێنەوە کە بە پێی پێوەری ئەندازیاریەکان دەبێت بازووی چارەسەر بکرێن، ئەگەرنا لە ئەگەری دروستبوونی هەر ڕووداوێک قوربانی لێ دەکەوێتەوە. ئێمە لەوانەیە نەکەینە سەر زۆنی بوومەلەرزە، بەڵام لەرەلەری بوومەلەرزە دەگا بە ئێمە. ئەگەر زۆنەکە ئەگەر لە ئێران بێ یان لە تورکیا بێ لەرەکەی دەگا بە ئێمە. بۆیە پێویستە ئێمە لە دروستکردنی باڵەخانەکانمان لە هەر پرۆژێکی ئەندازەیە ئێمە لە ڕووی دیزاینەوە ئەو کۆدانە بەکاربێنین کەوا بۆ بوومەلەرزە بەکاردێنە. ئەوە نەک تەنها لە بۆ ئەگەر بۆت بوومەلەرزە بۆ هەموو ڕوویەکانی تر. گەورەترین گرفتەکانی بەردەم پرۆژەکانی نیشتەجێکردن لە هەرێمی کوردستان نەبوونی چاودێریە لەسەر پرۆژەکانی بنیادنان و سەلامەتی و بە بازاڕکردن بە جۆرێک لە هەر ڕووداوێکدا کەم و کورتی بەشێک لەو پرۆژانە دەردەکەوێت. ئەمە سەرباری گرانی و ناهاوسەنگی نرخەکان لەگەڵ گیرفانی هاوڵاتیانی هەرێم هەر ئەمە ژوای کردووە بازاڕ لەم پرۆژانە کز بێت و هاوڵاتیان لێیان دوور بکەونەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.